ماوەی زیاتر لە مانگێکە چەکدارانی حەشدی شەعبی لەسەر ڕێگەی نێوان بەعقوبە خانەقین ڕێگری لەو تەنکەرانە دەکەن کە سوتەمەنی دەگوازنەوە بۆ قەزای خانەقین بەبێ ئەوەی هۆکاری ڕێگریکردنەکە ئاشکرا بکەن. ئەو ڕێگریکردنەی حەشدی شەعبی گرفتی بۆ هاوڵاتیان دروست کردووە و بە ئاسانی سوتەمەنیان دەست ناکەوێت. سەرڕای ئەوەش بووەتە هۆی بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی بە شێوەیەک پێشتر نرخی 1 لیتر بانزین بە 450 دینار بوو، بەڵام لە ئێستادا نرخەکەی بۆ سەروی 1000 دینار بەرز بۆتەوە و نرخی بەرمیلێک نەوت لە 110,000ەوە بۆ 200,000 بەرز بۆتەوە. بانزین ئەزمەیەگە ئێمانێگە نایێت بۆ بانزیخانە تەوزۆی ناکات. ئێمەش کار و کەسابەتیمان لەبان بانزینە و نەفتەوە یانە نییە. داواکاری من ینی بزانانی من یەک ڕێگەیە بۆمان بدۆزنەوە ئەیە لە لای کێوە ئەی کارە لە لای کێوە کریایە و کێ مەسئولیەتی و بۆ نایەت بزان حکوومەی مەرکەزیە مەجلیس مەحافەزەی دیالەیە یەک چارەسەری بۆمان بکەن. بەپێی ئەو زانیارانەی دەستی ئەنارتی کەوتون حەشدی شەعبی دەیەوێت لە ڕێگەی ئەو ڕێگریکردنەوە بوونی خۆی لەو سنوورەدا بسەلمێنێت لە کاتێکدا بەرپرسانی کورد لە ناوچەکە ڕەتی دەکەنەوە ڕێگە بە بوونی حەشدی شەعبی بدەن لە خانەقین. ڕێرا یەک مانگشون بەزی لە شارە نایەت و کەسیش ناوە نایێت بیش با بە بەزی نییە یەکی دفاع بکەدن بەزی بادە ڕای شارە ئەوە یەک مانگە ڕێک بەزی ئەوە سایەخاندی شازانە خۆ. لێستادا بەرپرسانی ئیدارەی خانەقین لەگەڵ ئیدارەی پارێزگای دیالە لە گفتوگۆدان و سەرجەم هەوڵەکانیان بۆ چارەسەرکردنی بارودۆخەکە خستۆتە گەڕ، بەڵام هێشتا نەگەیشتون بە هیچ ئەنجامێک. ئەوە ماوەی مانگێکە ئەوەی سوتەمەنی لە خانەقین بڕایە بانزین و نەوت و غاز ئەوەیش ئاشکرایە لە هەمووان خانەقین ئێستا ژمارەی ئەگاتە نزیکەی بتر لە 200,000 کەس و جگە لەوەی 630,000 کەس لە ئاوارەکان لەمێ ئەژین. بەڵام بەداخەوە سیرەکەی ئەوانە ڕێئەگرن هەندێک جار ئێژن قاید عملیاتی دیالەیە هەندێک جار ئێژن ئەو حەشدی شەعبی و مێلیشیاتە لەو ڕێگە لەو شاحیناتە ئەگرن بێ بۆ خانەقین بەس تەنها بۆ ئەوەیە خانەقین شارێکە کوردستانیە. ڕۆژانە دەیان تانکەری سوتەمەنی لە سنووی پارێزگای دیالەوە بۆ ناوچە جاجەکان دەگوازرێنەوە، بەڵام حەشدی شەعبی تەنها ڕێگری لە بەشە سوتەمەنی قەزای خانەقین دەکات. ماوەی زیاتر لە مانگێکە بەرپرسانی ئیدارەی ئەم شارە نەیانتوانیوە کێشەی سوتەمەنی چارەسەر بکەن، لە کاتێکدا بەرپرسانی ئیداری پارێزگای دیالە ئاگدار کراوەتەوە لەوەی حەشدی شەعبی ڕێگری دەکات لەو تەنکەرانەی کە سوتەمەنیان پێ و دەیانەوێت بیهێنن بۆ قەزای خانەقین. دیار جەمال لەنارتی، خانەقین.